من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خۆی پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چارەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نێو مانجی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی هەولێر هەڵدەستین بە دابەشکردنی جلوبەرگ بەسەر بێباوکان بەسەر ئەو منداڵانەی کەوا پێویستیان بە جلوبەرگ هەیە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز کە لەلایەن خێرخوازانەوە کۆمەچی کرا و هاوکاری دەکرێن بۆ ئەوەی کەوا وەکو منداڵانی تری نێو کۆمەلگا بە دڵێکی خۆشەوە و بە زەردەخەنەیەکەوە جەژنەکان بکەنەوە. سەرەڕای ئەوەی کەوا دەستگای خێرخوازی بەخشین لە نێو مانجی ڕەمەزانی پیرۆزدا هاوکاریەکی زۆری چین و توێژەکانی نێو کۆمەلگای کرد کە ئەوان پێویست و محتاج بوون وەکو هەژاران و کەم دەرامەتان، وەکو خاوەن پێداویستی تایبەت، وەکو دابەشکردنی کورسی شەحن، وەکو هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەن و وە کۆمەڵێک چین و توێژی تر. بە هەمان شێوە ئەمڕۆژ هاوکاری ئەو منداڵانە دەکرێت کەوە بێباوکن و پێویستیان بە هاوکاری هەیە. بۆیە لەو بەرنامەیەدا لەگەڵمان بن بۆ دابەشکردنی ئەو جلوبەرگانە. ئەوەیانە کوڕێک و ئەو دوو کچان جلک و بەرگمان لە بۆ وەرگرتن بەسای خوای ڕەب العالەمین و هەروە خێرخوازان و ئەنگۆی بەڕێزش خدا پاداشتی دنیا قیامەت بداتەوە ئینشاءالله. لەوانەیە ئەگەر خێرخوازان و ئەنگۆ نەبانە یعنی نەمان دەتوانین بەڕاستی دری ئەو هێتیمانە خۆش بکەین و نەمان دەتوانی کەمێک لە خەمەکانیان کەم بکەینەوە کە ئەمەی ئافرەت ئەگەر خدای گەورە و خێرخوازی وەچی گۆ لە پشمان نەبن بەڕاستی مەژ ناتانین ئومورەکە یعنی منداڵی خۆمان بە جلک و پۆشاکی جوان ئەوەیان بکەین. ڕەبی خودای خوا پاداشتان بداتەوە خوایە لەگەر خۆشەویستانی خوا لەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم حەشرتان بکەن لە خودای بەزیاد بێ الحەمدولله مانگانە مچەمان 200,000 لێرکانە هەیە کە دوو منداڵیشم نەخۆشە ئەتوانم ژیانیان پێ بەڕێوە بەم و نەخۆشەکەش ئەلحەمدولله بە پشتیوانی خوای گەورە و خێرخوازەکان و ئەنگۆش ئەتوانم الحەمدولله گەورەیان بکەم و بە ڕەوشتێکی زۆر جوان و ڕێک و پێک ئینشاءالله خوا پاداشتان بداتەوە ئامانەت ئەو خوای گەورەی بن ئینشاءالله. ئەڕۆکاتینە بۆ دەستگای بەخشین بۆ ئەوەی جلکمان دەنێ پێڵاو و جلوبەرێک بۆ جێژنە خوا خێریان بنووسێ بۆ دەخشەی بەخشین هەمووانجێ ئەرزاق و چشتی دەدەنێ داکن پارە و گۆشت و خوا خێریان بنووسی.
دەستگای بەخشین بەڕاستی دەستگایشی زۆر چاکەخوا خێریان بنووسی خوا پاداشتی بە خێریان بداتەوە یارمەتی منداری بێباک و فەقیر و هەزاران دەدەن کە یارمەتیەوە مندارانیاندا جچیان لۆ کڕینە جچیان لۆی نینە پێراویانینە گۆشتیانینە خوا پاداشتی بە خێریان داتەوە ئەو دەورە مندانە یارمەتیان بدەن هەتا ئەوانیش بتانن یارمەتی فەقیر و هەزاران بدەن مانگانەش معاشی دەدەن معاشمان هەیە لە کنیان خوا پاداشتی بە خێریان داتەوە نمونەیان زۆر بخوا خوا خێری دەستگای بەخشی منووسی خوای گەورە سەد هەندیان بداتە یا ڕەبی گەلە گەلە گەلیان ڕازینە خوای گەورەش لیان ڕازی بەو جێژنەی ئەمەیان بەسە کردەوە پارەیان داینێ ئەرزاقیان داینێ جلچیان داینێ خوای گەورە سەد هەندیان بداتێ گەلە گەلەک مەمنونە یا ڕەبی لە دنیا و لە قیامەت خوای گەورە پاداشتیان بداتەوە خوا خێرتان بنووسی یا ڕەبی خوایە ئەمشماک و پانتۆڕم وەرگرتە حەزی پانتۆڕم وەرگرتە بۆ جێژنەی بەخشنەوەی دایکتەمان خوا خێریان بنووسی ئێستام زۆر دڵم خۆشە لە جێژنەی جلکم هەیە ئەمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین مەجموعەک منداڵەکی زۆر بێباوکان لەلایەن خێرخوازانەوە جچیان لۆ دابین کرد بەرووی تقریبا 1000 زیاتر دەبن لە عەدەدی جلک و بەرگەکان مجموعە یەتیمەکی زۆریشمان هەیە ئاگادارمان کردنەوە تەلەفۆنمان لەویان کردیا کە بێن هەرداکە یەتیمەک چەند منداڵی هەیە بە عەدەدی منداڵەکان پێڵا و جل و بەرجیان لەبۆ بباتن و دەستخۆشیش لەو خوشکانە دەکەم ئەو خوشکە بە ڕێزانە کە بەڕاستی دوسێ ڕۆژە زۆر هاوکارمان بوون وەکو ئەنجومەنی کود و لقی خوشکان و دەور و بەرەکەی خوا خێریان بنووسی دوو ڕۆژە زۆر زۆرماندینە لەگەڵمان بەڵێ لە تەمەنەکان مامۆستا لە تقریبا 1 ساڵی ڕا هەتا 16 ساڵیماندانایە یعنی ئەوها بە نیزام بەڕێکی لێماندانایە ئەوە 1 ساڵە ئەوە دووە ئەوە 6 بە تەسەسولدامانە بەنای خوای گەورە میهرەبان لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دیارە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەی ئامادە کرد بوو ڕایگەاند بوو بۆ ئەوەی خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکات لە هەرێمی کوردستان یەکێ لەو چینانەی کە ئێمە ئەمڕۆ کە پێی هەرساوین وەکو نووسینگەی هەولێر دیارە بەشی بێباوکانە بە دابینکردنی جل و بەرگی جەژنە سوپاس بە خوای پەروەردگار بە هاوکاری خێرخوازان توانیمان جل و بەرگی 1148 منداڵی بێباوک ئامادە بکەین و ئەمڕۆ ئێمە کە نزیک دەبینەوە لە ڕۆژانی جەژن جل و بەرگی جەژنی منداڵان دابەش دەکەین و بە چەند قۆناغێک و هەروە لە چەند ڕۆژێکدا بتوانین تەواوی ئەو منداڵانێک کە دیاریمان کردووە جل و بەرگی جەژنیان بەسەردا دابەش بکەین من لێرەشەوە بەڕاستی دەمەوێت سوپاسی تەواوی خێرخوازان بکەم لە هەرێمی کوردستان کە ئەو پرۆژانی دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنێت خێرخوازان بەردەوام ئەوە هاوکارن و پرۆژەکان لە ئاستۆ دەگرن و دڵی دەیان و سەدان و هەزاران منداڵی بێباوک و نەخۆشان و خاوەن پێراست تایبەت دڵخۆش دەکەن خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتی خێرخوازان و هەموو لایەک بداتەوە بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی جلوبەرگ و پێڵاو بوو بەسەر منداڵانی بێباوک کەوا لە ڕێگای خێرخوازانەوە هاتبوو بۆ دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشین بە تەرتیباتێکی زۆر جوان بە نیزام و ڕێخستنیەکی زۆر جوان بەسەر ئەو منداڵانەی دابەش کرد کەوا بۆ ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز دڵیان پێی خۆش بێت بۆیە هیچ کاتێک ئێمە ئەوە لەبیر نەکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێتن کارێکی زۆر خۆشەویست لە لای خوای پەروەردیگار ئەوەیە ئەگەر هات و تۆ دڵی مسلمانێک خۆش بکەی بەڕاستی چی لەوە زیاترە کەوا دڵی منداڵێکی بێباوک خۆش دەکەی و دڵی داگیەتیمێک خۆش دەکەی و دڵی مسلمانانێک خۆش دەکەی کەوا دەبینن منداڵانی بێباوک دڵیان خۆشە بۆیە خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە و خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە کەوا هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینن بۆ ئەوەی کەوا بە دەستێکی ئەمینەوە هاوکاریەکان دەبەخشێت بەسەر کەسانی پێویست و کەم دەرامەت و هەژار و مستحق تا بەرنامەیەکی تر و پرۆژە و
دیدارێکی تر بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.